بینەر و بیسەرین کوردستان 24 ئەفدەمێ و باش هیڤیا دەمێن خۆش و سەلامەت بووەت خازین خۆشحاڵ و بەختەوەرین جارێکدن خزمەتەکادی پێشکەشی وەین بەڕێز بکەین ئەلدۆر ناو و نیشانێکی هەری گرنگ بنەماین ڕۆحی یەن هەڤژینیە پڕوسا هاوسەرگیریە ئەنک و پڕوسا هەڤژینیە پڕوسەکە ئێکجار گرنگ و هەستیار و پڕ بایەخە تا ئەوی ڕاددەی هەندێک وڵاتان وەزارەتێک هاتیە دانان ji bo pirs û arîşên xêzanî lewra ya bûme giring etnava bernamê bi Kurdî da em rawistîn ser rûşinbîriyeka ayînî hember pirsên xêzanî û herwisa têgeştneka kurdane û ruhî û irfanî me hebîtin hember pirûsa hevjîniyê an ku pirûsa xêzandariyê. Etnava vê xelekê da çendîn pirsyar dihêne arastekirin bû zûrberêz Mamoste Abdirehman zûr bi xêr û mamoste hêja. Mamoste wekeme amaje pêdayî pirûsa hawsergiriyê pirûzeka zor giring e û zor hestiyar e pêtiviye em wek gelê Kurd me têgeştinek û nêrînek û serderiyeka taybet ê bixwe hebîtin rûyê dînî û seqafeta dînî û têgeştineka Kurdan e. Lewra me divêtin vê pênaseyê ji cenabê te werbigirîn pênasa hawjîniyê çi ye etnava Qur'ana pîrûz da ebdîdeka Kurdî. بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان لە قورئاندا چەند وشەیەکەیە جیاوازن لە ماناکاندا یەکێ لە وشانە کە بڵێ هاوژینی لە قورئاندا چ مانایەکی هەیە یەکێک لە ماناکان کە بۆ مانای هاوژینی دێ وشەی زەوج وشەی زەوج ئەوجا چەند وشەی تریش هاتووە بەڵام ئەو مانایە ناگەێنن کەواتە تۆ تەماشاکە بە یەکێک بڵێ زەوج یعنی چی بڵێ وشەی زەوجم بۆ بکە بە کوردی دەڵێ یعنی دوان کەواتە لە قورئان شتێکی دیمان پێ دەڵێ لە قورئان خوددا پێمان دەفەرموێ هەموو دوویەک مەرج نییە زەوج بێ یعنی بڵێ دوو شت هەیە ئەو دوو شتە نابنە زەوج بەس کەوتت زەوج یعنی دوو کەوتت زەوج یعنی دوو بەس کەوتت دوو نەمانای زەوجە یعنی چی یعنی ڕێک دەکەوێ پیاو و ژنێک بە یەکەوە بن پرۆسی هاوسەرگیری و هاوژینیان ئەنجام دابێ ئەوە خۆ دوو کەسن بەڵام ئەو دوو کەسە هەندێک جار زەوجن هەندێک جار زەوجنی کەی زەوجن کەی زەوجنی ڕاستی ئەنی پتر پێویستی ڕوونواکردنێ هەتا بگەیت بینەرین بەڕێست ئەو کاتە زەوجن کە ئەم دوو کەسە تەبابن بەجەستە و بە ڕوح یەکدیان خۆش بوێ جیاوازیەکانی نێوانیان یعنی با بڵێن دژایەتی لە نێوانیاندا نەبێ تەبابن لەگەڵ یەکدا پرۆگرام و بەرنمەیان لە ژیاندا تەواوکاری بێ دژایەتی و ژیاکاری نەبێ ژیانێکی خۆش و ئارام بژین بە یەکەوە هەردوو لا بە یەکتر ڕازی بن لە پرۆسەکان و قۆناغەکانی دەستگیرانیەوە پەڕی بێتنەوە بۆ مارەکردن و اینجا پەڕی بێتنەوە بۆ ژیانی هاوسەری و تەمەنێک بە یەکەوە دەبەنە سەر و دەگەنە تەمەنێک کە ئیتر دان عەمر و بە عومر دەبن هەر ئەمانە تەبان لەگەڵ یەکدا بەلێ ئەمە پێیان دەگوترێ زەوج خۆ ئەگەر وانە بوو بە هۆر هۆکارێک کێشە لە نێوانیان دروست بوو ئاریشە دروست بوو ئەو کاتە دەبنە دوو نەزەوجن بۆیە خوا لە قورئاندا دەفەرموێ زەوج بە مانای ئەمە بوو کە گوتمان یعنی هاوژینی یعنی تەبایی یعنی لە یەکچوون یعنی وەک یەکبوون لە بیر و بۆ چوون و نزیک بوون لە یەکتردا بزان هەندێک کەس لە قورئاندا ئاەتێک دەبینێ دەڵێ هۆ چۆن خوددا دەڵێ ستەمکاران دەنێرمە دۆزەخ یان حەشریان دەکەم یان ستەمکاران لە شوێنێکا کۆ دەکەمەوە لەگەڵ خێزانەکانیان دەڵێ خێزانی ئەو چی کردووە چکە خوددا لە قورئان دەفەرمێ احشروا الذین ظلموا وأزواجهم دەڵێن ئەوە باشە ظلموا ستەمکاران احشروا یعنی ئیجمعوا باشە ئەڵێ ستەمکاران لە شوێنێکا کۆ بکەنەوە بۆ ئەزواجهم و ئەزواجهم لەوێ لە قورئان بمانای خێزان نایە بمانای هاوسەر نایە یعنی ستەمکاران و هاوشێوەکانیان بۆ ئەزواجهم یعنی هاوشێوەکانیان کەواتە لە قورئاندا ئەمە هەیە بۆیە دەبینی هەر ساتە وەختێک مرۆڤ ئەگەر بگاتە ئاستی پێغەمبەرایەتیش ئەگەر ناتەباییەک هەبوو لە نێوان ئەو خێزانەکەیدا بە هەر هۆکارێک خوددا بۆمانی ڕوون کردوێتەوە ئەو دوانە هێشتا وەکو زەوج ناژین بۆیە خوددا لە قورئان دەفەرمێ إذ قالت امرأة عمران ئەی بۆ نەیفەرموو زەوج ناکۆکی هەیە ناوبەرەوە ناکۆکێکە چییە عمران یعنی گەشتۆتە ئاستێک و تەمەنێک ئیدی کە بیر لەوە ئەکەنەوە حەزەکەن منداڵیان ببێ حەزەکەن پێیان وایە کە نەبوونی زارۆک و منداڵ کێشەیە ئەوان وا بیر دەکەنەوە خوددا دەفەرمێ وامرأتی یعنی چۆن عەفوەن إذ قالت امرأة عمران يعني تماشا دەکەی پێغەمبەرێک ناوی زەکەریایە سەلامی خۆی لەسەر عینی
زەکەریاش دەڵێ وەمرەئەتی عاقر، یعنی ژنەکەم نەزۆکە منداڵی نابێ. ئەم ئەوەندە شەیدای منداڵ و ئەوەیە کە منداڵیان ببێ، نەبوونی منداڵ لە لای ئەم بۆ ئاریشە بۆ بە کێشە لەبەرەوە کە کێشەیە کەوتە نێوانیان لەوێ خوددا ئاهۆ بۆمانی جێڕاوەتەوە. ئەڵێ وەمرەئەتی عاقر، ئەی پشتی ئەوەی منداڵیان دەبێ ئومێدەکەی دێتە دی. خوددا لە قورئاندا دەفەرمێ ووهبنا له يحيى ووهبنا له يحيى وأصلحنا له زوجه. ئەو تا ئیمرەئەتەکە گۆڕا بۆ زەوج، بۆ چونکە ئەوان پێیان وابوو ئەوە کەمیەکەیانە، ئەوە کەم و کوڕێکەیانە، ئەوە پەیوەندیەکەیان پتە دەکا، بەس خۆی لە ڕاستیدا نابێ هاوژینەکان خوانەکە باڕۆکارێک ئەگەر منداڵیشان نەبوو نابێ ژیان لە خۆیان تێکدەن. ئومێد بە خوددا هەر هەیە. بزانە ئیبراهیمی سەلامی خوای لەسەر کاتێککە بەشارەتی پێدەن خوددا منداڵێ دێ، خوددا لە قورئان دووبارە دەبارەی ئیبراهیم سەلامی خوای لەسەر دەفەرمێ فأقبلت امرأته. جارێکی تر بۆ ئیبراهیمیش فەرمووی ئیمرأته، چونکە ئەمانیش هەر بە هەمان شێوە گوتوانێ مەکەوتوینەتە قۆناغێدی منداڵمان نابێ و ئەوانە ئەمانیش هەر مەسەلەی منداڵ موشکیلیان بووە. خێزانی چ دەڵێ؟ چۆن منداڵم دەڵێ، چۆن منداڵم دەبێ، چ بە خۆی دەڵێ؟ ئەلید وأنا عجوز عقیم. بەڵێ ئەی باشە ئەم خێزانی ئیبراهیم سەلامی خوای لەسەر دەڵێ وقالت عجوز عقیم. لەوێ زەکەریا دەڵێ وەمرەئەتی عاقر. کەواتە عاقر چییە و عقیم چییە؟ کە خوددا دەفەرمێ یەهەب لمن یەشاء إناثا ويهب لمن يشاء الذكور أو يزوجهم ذكرانا وإناثا ويجعل من يشاء عقيما. کەواتە دەبێ هاوسەرەکان هاوژینەکان نائومێد نەبن لە خستنەوەی وەچە، نائومێد نەبن لەوەی کە بڵێن منداڵمان نابێ. بۆ لەبەر ئەوەی لەو کاتی کە زەکەریا گوتی وەمرەئەتی عاقر ئەوە تا خۆ منداڵیان بوو دوای ووهبنا له يحيى، ئەم گوتی عقیم. کەواتە وشەی عقیم و عاقر چییە؟ عاقر بە هۆکارێکی پزیشکی بە هۆکارێکی تر چارەسەر دەکرێت. عاقر دەبێ، بەڵام ئینسان ناتوانێت بڵێ من عقیمم، بۆیە لە لای خوددا هیچ شتێک یعنی چۆن دەڵێ مەحاڵ نییە، بەڵام لە هەمان کاتدا ئەو ئومێدەش دەدا بەو کەسانی کە ئەوە نقطەی تر پێ بڵێم، یعنی ئیمرأة العەزیز. بۆچی خوددا نافەرمێ زەوجی عەزیز؟ بۆچی ئیمرأة العەزیز وقالت امرأة العەزیز و مەسەلە هەموو ئەوە هاتووە؟ چونکە ناتەبان، چونکە خۆشەویستی لە نێوانیان کەمە، چونکە خۆشەویستی ژنەکە بۆ پیاوەکە کەمە، جارێکی تر خوددا لەوێ بۆمانەجێڕێتەوە بە ناوی ئیمرأة العەزیز. تەماشاکە نوح پێغەمبەرە سەلامی خوای لەسەر، لوط پێغەمبەرە، بەڵام هەردووشیان خێزانەکانیان لەگەڵ یانە هەمان بیر و بۆچوونیان نییە، ئەوان بیر و بۆچوونیان بی باوەڕیە. لەبەرەوە فەرمێ ئیمرأة نوح، ئەفەرمێ ئیمرأة لوط. ئەبینی جارێکی تر تەماشاکە فرعون ئەو جا بێ باوەڕە، خێزانەکەی باوەڕدارە. خوددا دەفەرمێ وامرأة فرعون وامرأة فرعون. ئەمانە ناتەبایەکەیان گەشتۆتە ئاستێک کە جیاوازیەکانیان قوڵ بۆتەوە. کەواتە ئەف زەوجە وێگاوێت نهات دەفمەتێتە بەحثکردن دەمات بژنێ هەفژینی یان هەفسەری ئەڤە ڕێک ڕامانە زەوجی دەتن ئەنجا ئێستا ئەگەم ئەو خاڵە بزانە تەنانەت ئەو کەسانی کە سێریکە لە قورئاندا مەسەلەن باسی ئەبوو لەهەب خوددا دەفەرمێ وامرأته حمالة الحطب. بۆ وامرأته یعنی چونکە ئەبوو لەهەب بتێکی دیاریکراو دەپەرستێ، خێزانی بتێکی جیاواز دەپەرستی، ئالیهە متعدید بۆ بتی جیاواز هەبووە، لەوەشە جارێکی تر جیاوازی کەوتە نێوانی. دێیتەوە بۆ قورئان تەماشای دوو پێغەمبەر دەکەی، ئادەم لە ئەوڵ، محەممەد لە ئەخیر سەلامی خۆیان لەسەر. بۆ ئادەم خوددا دەفەرمێ یا ئادەم اسکن ئەنتە وەزەوجوکە الجەنە. کەواتە ئادەم زەوجی هەبووە، کەواتە ئادەم بەمانای وشە هاوژینی هەبووە، تەبا بووە لەگەڵ هاوژینی خۆیدا. پێغەمبەر درودی خوای لەسەر هەموو تەمەنی لە 25 ساڵی دەڕوە هەتا 52 هەتا 50 ساڵی هەر یەک هاوسەری هەیە، هەر یەک هاوژینی هەیە کە خەدیجە. دوای 2 ساڵ هیچی نییە، لە 52 تا 63 ئەوجا تعدد دەست پێ دەکا بۆ حکمەتی کە خوددا خۆی دەیزانی. کەواتە بۆچی ئەو هەموو خێزانەشیە خوددا بە پێغەمبەر محەممەد درودی خوای لەسەر دەفەرمێ یا ئەیوهە النەبیو قل لئەزواجیکە، هاوژینەکانت مادام محەممەد درودی خوای لەسەر لەگەڵ هەموو خێزانەکانی وەکو هاوژین مامەڵی کردووە. ئەگەر جیاوازی تەمەن بوو بێ گوێی نەداوەتی، ئەگە منداڵی نەبوو بێ وەکو عایشە منداڵی نەبووە، هیچ کێشە نەبووە لە بینیانە. کەواتە موسڵمان دەبێت لە پێغەمبەرەکەیەوە فێر بێ. ئەگەر جیاوازی تەمەن هەبوو، ئەگەر ناخۆشی هەبوو، ئەگەر هەژاری هەبوو،
ئەم کێش و ئاریشانەی کە دروست دەبێت بە هەر بە زەوجی و بە هەر بە هاوژینی بمێننەوە. مامۆستا ئاخفتنی جەنابێتە گوتین سەبارەت ئەوان ئاەتێن قورئانە پیرۆز ئەو پەیام ژیت نافدانینە کە حالەت هەیەت نافبەرە هەڤژینیەدا دەبیتە زەواج ئەگەر وەخۆ بنێ هەفڕابن دیگەل ئەو حالەتی ناکۆک بن وی وەختیت بنە ژن و مێر ڕاستە ئەمە زۆر ڕاستەکەوتە خاڵی سەرەکی ئەوەیە کە قورئان ئاماژەیەکی تری وردی تایە عەرەبی نەجد عەرەب بە زەوج ئەگەر ئافرەت بێ پێی دەڵێن زەوجە بەێ ئێمە لای خۆشمان ئێستا لە عێراقیشا خەڵک هەروە ئەڵێ لە ڕووی زمانی عەرەبی ئەڵێن زەوج و زەوجە قورئان فەرقی نەکردووە مصطلحەکە بۆ هەردوو بۆ هەردوو ئەوە زۆر مانای گرنگی تایە یا ئادەم اسکون ئەنتە وەزەوجوکە الجەنە وأصلحنا له زەوجە کەواتە لە قورئاندا بە ژنەکەش و بە پیاوەکەش هەر دەڵێت زەوج ئەوە نییە لە ڕووی زمانەوانی جای کردبن ئەو مانای چییە؟ مانای وایە تەبایی پێویستە لە ژیانی هاوسەرگیری تەبایی پێویستە لە ژیانی هاوسەرگیری ئەمەش پێمان دەڵێ یەکێ لە ماناکانی زەوج بریتە لە بەمانای وشە تێکەڵبوونێکی ڕۆحی جگە لە جەستەی لە نێوان هەبێ چونکە کاتێکە مانەکان ئەگۆڕێ بۆ ژن و مرد بۆ پیا و ژن دوو کەس لە ماڵێکدان بە جەستە نزیکن لە یەکەوە بەڵام ڕۆحیان لە یەک دوورە کەواتە بۆ ئەوەی بەمانای وشە هاوسەرگیری ببێتە هاوژینی ئەبێ لە پەیوەندی جەستەشەوە ببێتە پەیوەندیەکی ڕۆحی بەێ دەستێتت خوش مامۆستا بەڕێز هەر سەبارەت ئەفەختنی جەنابێتە گوتین ئەم دەچینێت ناف شارên کوردستانیشیدا ئەبدیداتە هۆکارên سەرەکیên ئاریشên خێزانی چ تشتن بفەرمونون بینەر بەڕای من کێشە خێزانەکان لە ئێستا ئەگەڕنەوە بۆ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان لەبەرەوەی تۆڕە کۆمەڵایەتەکان ئێستا بۆتە هۆی دروستبوونی هاوسەرگیریەکی ناتەندروست لە هەمان کاتیشا بۆتە هۆی هەڵوەشانەوەی چەندەها هاوسەرگیری چونکە تۆڕە کۆمەڵایەتەکان بەبێ هیچ فیلتەرێک کۆمەڵە بابەتێک بڵاو ئەبێتەوانێ ئەبێتە هۆی سەرلێشێوانی گەنجەکان زائیدەن لاساییکردنەوە لاساییکردنەوەش بۆتە هۆی هۆکارێکی ئەوەی کە کێشە بکەوێتەوە نێوان خێزانەکانەوانە دەف من خۆ نقطەکە گەلەکە گرنگ یا هەی ئەو نقطەژی بۆرێ ئابوووریە خێزانە بۆرێ ئابووری گەلک کارتێکنێل هەمی بیاوات کات ئامەتەن و گەلک کارتێکنێل بیاوە خێزانێژیت کات ئەنیەکە بێژین چه هەردوو هەڤژین بن ئەنیەکە بۆرێ ئابووری نە باش بیت نە خوش بیت ئەکید ئەو ئایلە ینی مروشت بژیت هەلبەت سەرگەلێک خۆلات ڕاستێک شوە خۆلە ئابووری و دوێ خۆلە ڕەوشەنبیریە گەلێک خێزانت ماوە کێمە بەلکی دوی ئاستینینە بەکبن تەفامەگە پێک بێ نەهێلم گەهدە کێشەک و مەزنەیل مشکلەک و مەزنە فۆداڕیدات لە هەرێمی کوردستان ئێمە کە خێزانداریەکەین مڵکداریەکەین وەکو چۆن خانوویەگە کڕین تاپۆکەی خینە گیرفانمان بە مڵکی خۆمانێ زانین سیارەیەگە کڕین تاپۆکەی خینە گیرفانمان بە مڵکی خۆمانێ زانین ئەم پەیوەندیە لەگەڵ مرۆڤان نابێت یەکێک ینی ئەوە منوە ئەزانم کەەوە گەورەترین کێشەی هەرێمی کوردستان بێت بۆچی نابێت لەبەرەوەی ئێمە مرۆڤین ئێمە زەوینین ئێمە خانوونین ئێمە مڵکنین ئێمە کورسینین قەنەفەنین مادام مرۆڤین پێویستیمان بە مەساحەیەک ئازادی هەیە پێویستیمان بە خۆشەویستی هەیە ئەگەر بێت و ئەم دووشتە دەستەبەر بێ لە نێوان دوو مرۆڤدا خۆشەویستی مڵکدارانەنە خۆشەویستی بێمەرجانە و دوای ئەوە ئازادی پێدان وەکو مرۆڤێک ئەم پیاوە پێویستی بە مەساحەیەک ئازادی هەیە ڕاستە هاوسەری هەیە بەڵام پێویستی بە مەساحەیەک ئازادی هەیە بۆ ژنەکەش هەر بە هەمان شێوە چونکە گەورەترین کێشەی ئێماوەیە ئەو مەساحە ئازادیە پیاوەکە بۆ خۆی وەریەگرێت لەبەرەوەی ڕواتە دەرەوە بەڵام بۆ ژنەکە ممکن نییە لەبەرەوەی ژنە تۆ بێ لە ماڵەوە بیت ئەبێ خەریکی پەروەردەکردنی مناڵ بیت ئەبێ خەریکی بەڕێوەبردننی ماڵبی ئەمە لە ئەستۆی تۆیە ئەمە وەکو کللتور گوازراوەتەوە لەبەرەوە ئەگەر دووشت دەستەبەر بێ بۆ ئێمە وەکو خێزاندار یەکەم یەکتریمان خۆش بێ بێمەرج دوو هەمینیان یەکتریمان قبول بێ بێمەرج لەبەرەوەی بە یەکتر ڕازی بووین و دوای ئەوە خێزانداری مڵکداری نییە پێویستیمان بە مەساحەیەک ئازادی هەیە وەکو مرۆڤ کە بتوانین پێکەوە بژین دیتنا من ئەگەر خێزان سەر ئەساسێکی درست بێتە پێکینان کو ئەمش کەلتوری vê bînevê ku berîn û keda meselan hêj biçî katî daneyê ku dimahîkê tibîat farqe an guncanîne gelek ev jî bîte yanî eger ku ji navçûna xêzanê û temenekê biçîk jî da ev bîte arîşe yanî gelek me hey bît temenekê gelekê biçîk bîtin ku xêzan pêkînayî ev dimahîkê piştî çendek vet kişî ser xêzanê ve û jiyana hevjînê arîşe bû dirist.
دەستت وەت خۆش بۆ بەشداریەوە و ئاخفتنینەوە جوان و جهێ خودابوون ساخ و سەلامەت بن مامۆستای وان بەڕێزانە کە بەشدار بووین ناوە وان ڤۆکس بۆوانەدا ئاماژەدا هەندێک فاکتەرین سەرەکی کە ئەف ناکۆکیە دەما دروست بیت ئەف کێشە دروست بن ناوە خێزانێدا مەسەلەن ئابوورینە یانکۆ مەسەلێت سوشیال میدیایە کە ئەویش بە ئەبعادێت خۆوە پڕهەندێت خۆبەت بنە گرێکێت توێ چەندێ یانکۆ جیاوازیە ڕوشنبیریت ناوبەرە ژن و مێراندا کە هەردووک ئێک ئازدا نەبن لێک تێگەشتن دروست نابیت و بەحسا ڤیان و قبولکردنا بێمەرج کرد کە ناوبەرە ژن و مێرادا دوێت هەبیتن کە هەندێک جارە هەبوون نینە بکوی گشتیتە ئاختنێک سەر ئاختنێن وان بەڕێزانە هەبیتن و پڕاستەخۆژی دچینە سەر تەوەری خۆ کە چەمکێ ژن و مێرینیە دوو چەمکن ینی ژن و مێر پێک ڤەدژین بەڵام گەل چەمکێ هەڤژینیە چ دگەهینیت و چ جودایی هەیە باشە ئەوە پەیوەستکەینەوە بە لێدوانەکانی ئەو بەڕێزان بڵێ کاتێک کە لە قورئاندا تەماشاکەی پەیوەندیەکە بگاتە ئاستی پەیوەندیەکی ڕۆحی خۆشەویستیەکی وەکو باسییان کرد بێمەرج خۆشەویستیەک مڵکداری نەبێ خۆشەویستیەک جۆرێک لە ئازادی تێدا بێ هەموو ئەوانن لە قورئاندا وتمان چەمکێک خوددا بۆی داناوە پێدەوترێت چەمکی هاوژینی بڵێ چەمکی هاوژینی کە وشەی زەوج بەمانای وشە ئەو مانایە دەگەێنێ بەڵام خۆ ئەو ژن و پیاوە پەیوەندیەکی جەستەییشیان هەیە وایە کە پەیوەندی جەستەییان کە پەیوەندی ڕۆحیان دەبێ خوددا بە زەوج باسییان دەکات بە زەوج باسییان دەکات کە پەیوەندی جەستەییان دەبێ لە ئەنجامی پەیوەندی جەستەیی منداڵ دەکەوێتەوە ئەو پەیوەندی جەستەیەکەیە لە کاتی پەیوەندی جەستەیەکەیە خوددا لە قورئاندا وشەی ژن و مێرد بەکاردێنێ وەک بڵێ ئەوە بەشێکە لە زەواج بەشێکە لە پرۆسی هاوژینی کە ناوتان وای لێدێ لە کاتی پەیوەندێکە کە جەستەیی دەبێ زانە ئەو کاتەی دەڵێن ژن و مێرد لە قورئاندا چ بەرامبەر بەمە هەیە وشەکە جوانە لە کوردەواریە دەڵێن ئەوە ژن و مێردە بەس ئێمە دەبێت ژن و مێرد بپەڕێنینەوە بۆ هاوژینی بڵێ بەڵام ژن و مێردیش هەر دەمێنێ بەڵام لێرە پرسیارەوە مامۆستا کی ئەنجامی کێیە ئایا پەیوەندیە ڕۆحی یعنی هەفسەریت بیتە ئەنجام یانژی هەفسەری یعنی کە دروست بیت ژن و مێرینی دروست بیت وی دەمی یعنی ڕاستە پەیوەندیە ڕۆحی دروست ئەم پرسیارە بە نوعی تریش دەیکەن دەڵێن ڕەنگە بە شێوازێکی سەرەکی وا دەڵێن هەندێک جار پیاوانن پەیوەندی جەستەییان لە ئافرەت دەوێ بڵێ دەڵێن بەڵام ئافرەتان ژنان هەمیشە خۆشەویستیان لە پیاوان دەوێ عاتیفە و سووس کەواتە هەردوو ئەم مەسئلەیە خوددا ئاماژەی پێ کردووە ئەوەی کە باسمان کرد لە پێشەوە زەوج بوو ئێستا بڕوانە ژن و مێردی چۆنە خوددا لە قورئاندا کاتێک کە منداڵ دەکەوێتەوە پەیوەندی جەستەیی لە نێوان دوو کەسدا هەیە دوو هاوسەر یعنی هاوسەرەکاندا هەیە خوددا لە قورئان دەفەرمێ وبعولتهن أحق بردهن في ذلك بوبو ببعولتهن يعني مێردەکانیان باسی ئافرەت دەکا باسی ژن دەکا ئەو کات مێردی ناونە بە بەعل مێردی ناونە بە بەعل چونکە بەعل لە قورئاندا مانای ئەو کاتەیەکە هاوژینەکان پەیوەندی جەستەییان هەیە و وەچە دەخەنەوە مثلەن کێشە هەیە بەو شێوازە خوددا دەفەرمێ وئین امرأة خافت من بعلها وئین امرأة خافت من بعلها ژنێک ترسا کە مێردەکەی ستەمی لێ بکە نادات پەروەری لەگەڵدا بکە کاتێکە خوددا بە ئافرەتێک وەکو خێزانی ئیبراهیم دەفەرمێ منداڵت دەبێت دەڵێت چی چۆن منداڵم دەبێت وهذا بعلی شەیخە وهذا بعلی شەیخە ئەوە مێردەکەم پیرە چۆن ئێمە منداڵمان دەبێت بوو بە بەعل چونکە باسی وەچە خستنەوە و نەوە خستنەوەی زانە ژن و مێرد لە پەیوەندی جەستەیە خوددا دەفەرمێ وەلا یوبدینە بە ئافرەتان دەڵێ بە ژینەکان بە هاوسەرەکان دەڵێ ولا يبدين أو جنانا زينتهن إلا لبعولتهن خرازان نوكانيان بابو مردكانيان بيت بوبا بعل چونکە پەیوەندەکان بوو بە پەیوەندی جەستەیی لەبەرەوە یەکێک لەو بتانەی لە سەردەمانی زوودا خوددا پێغەمبەر دەنێرێ بۆ هەموو هەر پێغەمبەرێک دەنێرێ بۆ قەومەکان بە پێی کێشەکانیان خوددا لە قورئاندا دەفەرمێ وئین ئیلیاس لەمین المرسلین ئیلیاس پێغەمبەرە سەلامی خوای لەسەر ئەم ئیلیاسە نێردراوە کە نێردراوە بۆ قەومێک چیان لێ داوا دەکا لە قەومەکەی خۆی بە قەومی خۆی چی دەفەرمێ دەڵێ ئەتەدعون بعلا وتذرون أحسن الخالقين بتێکیان هەبووە ناوێن ناوە بە مانایی چۆن دەڵێن ئالیهای خسوبە ناوێن ناوە ئەم بتە دەتوانێت منداڵمان پێ ببەخشێ بوو بە پەیوەندی ژن و مێردایەتی و منداڵ بەخشین بتەکەیان ناوە بەعل بۆیە ناوی بەعلە
کەواتە لە قورئاندا کە کاتێک ئاماژە بە بەحل دەکا باسی پەیوەندی ژن و مێردایەتی دەکا کە ئەویش پێویستە بەڵام خوددا هەمیشە بە وشەی زەوج بەرزێکاتەوە بۆ ئاستا ڕوحێکە لەبەرەوە کاتێک کە بەحلە بێ پەیوەندێکی جەستەییە ژن و مێردایەتیە کاتێک کە زەوجە بێ زەوج هاوتابوونە لە هەمان کاتیشدا هاوسەریە هاوژینیە پەیوەندیەکە لە پەیوەندی ڕوحێکە ئەمە بۆیە خوددا دەفەرمێ وەجعل لەکم السەمع والأبصار والأفئدة یعنی وەختی خوددا جۆ و چاوی پێبەخشین لە هەمان کاتە دڵی پێبەخشین بۆ ئەوەیە کە ئێمە بەم هەستەوەرانە جوانەکانیش ببینین لە هەمان کاتیشدا پەیوەندیە ڕوحەکانیش ببینین بۆیە ئێستا بەداخەوە یەکێک لەو گرفتانی کە هەیە ژن و مێردایەتێکە و پەیوەندە جەستەیەکە هەیە بەس ناگاتە ئاستە ڕوحێکە بۆیە دەڵێن جۆرێک لە تەلاق هەیە پێی دەوترێت تەلاقی ڕۆحی وەک بڵێ لە نێوانێنە تەلاقێکی ڕۆحی هەبێ ئەگەرچی تەلاقێکی جەستەیی و دادگایی و ئەوانەش هەر نەکراوە شتێک هەیە پێی دەگوترێ لە سەردەمی ئەم سەردەمەدا پێی دەوترێ لاڵبوون یعنی توانای قسەکردنی نەبێ پێ دەوترێ لاڵبوونی هاوسەران یعنی قسە ناکەن لەگەڵ یەکدا قسە ناکەن دانانیشن قسە لەگەڵ یەکدا بکەن ئەوەی کە گوتی سوۆسیال میدیا خۆ سوۆسیال میدیا لای منی شێ و لای تۆش هەیە بەڵام ئەوەندەمان بەشداوەتێکە پێویست بێ باقیەکەی تری پێویستە لەگەڵ یەکدا دابنیشین لەگەڵ یەکدا قسە بکەین بۆیە زۆر گرنگە ئەمڕۆ یەکێک لەو هۆکارانەی کە یارمەتی ئەوە ئەدا ژن و مێردەکان پەیوەندیەکانیان بگەێنە ئاستی هاوژینی و ڕوحی کاتێکیان هەبێ بۆ قسەکردن لەگەڵ یەکدا کاتێکیان هەبێ بۆ نوێکردنەوەی پرۆسەی هاوژینیەکەیان کاتێکیان هەبێ بۆ دەرچوون کاتێکیان هەبێ بۆ ئەو مەساحەی باسییان کرد کە ڕوبەرێک بۆ ئازادی ئەمە چێ دەبێ بیکە منداڵەکان کوڕوکچەکان کوڕوکچی ئەم سەردەمە لە بیریان چۆتەوە دایک و باوکی ئەوانیش پێویستیان بە دەرچوونە دایک و باوکی ئەوانیش پێویستیان بە گەڕانێکە هەستەکەی باکچ و کوڕەکانت گەورە بن سێرەکەی هەرکەس بۆ خۆی دەرەچێ ئەو دەرەچێ دەربرادری هەیە ئەو دەرەچێ برادری هەیە وازانن دایک و باوکیان ئیدی پێویستیان بەوە نەماوە دەرچ بۆچی مامۆستان جارد گەیتەوی ئاستی کە زەڵام وەسفا خێزانە خۆ هەڤژینە خۆ بکێت بۆ نمونە چوەجەیەکی بیشتن بچیکت خۆشی مدگەل خۆ برن بچیک مەبەستەوی خێزانە بۆچی ئەف یعنی هەندێک جارد گەیتەوی خراپە من نەمزانیوە ینی مێژوو ئەفۆن ڕۆژەڵات ناسەکان کە هاتوونەتە کوردستان بە درێژایی 200 ساڵی لەمەوبەر هەر باسی ئەوەیان کردووە کە پەیوەندی نێوان ژن و پیاو لە کوردەواریدا پەیوەندی هاوژینیە پەیوەندیەکە کە ئەوان دەڵێن واقعی ئێمەش وا دەڵێ گوندەکانی ئێمەش هەروایان سەلمان کە ئەوەندە متمانە لە نێوان ژن و مێردی کووردا هەبووە ژن لە ماڵەوە پێشوازی لە میوان کردووە تا مێردەکەی دێتەوە ئەمە هەمووی باسی متمانە بووە جەمەبەستم ئەوەیە ئێمە کەلتورێکی ترمان بۆ هات لە گەیانی دەوروبەرەوە کە عەرەبەکانیش دەڵێن ئەڵێ ئانی ویە الجەهال من جەهال جاهلە جاهل یعنی جەهال یعنی بەمعنە بۆیە ئێستا لە عەرەبیا بە مناڵەکان دەڵێن ڕحدویە الجەهال یعنی جەهال باش یعنی بەکو بڵێ لە جاتی بڵێ مناڵ ئەڵێ جاهیلەکان ئەڵێ مناڵەکان ئەڵێ نەفامەکان نەزانەکە جاری وا هەیە لە کوردەواریشا وەک تۆ ئەڵێ بچیک بەڵام لە دیالکتەکانی تریشە هەیە ئەڵێ لەگەڵ ماڵەوە چوومە دەرێ ئەخم ماڵەوە چیە خۆ لەگەڵ داروبەردا نەچوتە دەرەوە لەگەڵ خانوەکە چوتە دەرەوە لەگەڵ ماڵەوە چوینە دەرێ لەگەڵ ماڵ و مناڵە چوینە دەرێ ماڵیش هات ئەو مەبەستی خێزانێتی لە کاتێکدا پێغەمبەر درودی خوای لەسەر ناوی خێزانەکانی ئەبرد تۆ زانی لە کوردەواریدا خەڵک شەرمەکە ناوی خێزانی خۆی بڵێ لەگەڵ فڵانە چووم لەگەڵ ئەوە چووم نایڵێ لە کاتێکدا پێغەمبەر درودی خوای لەسەر ناوی خێزانەکانی هەیە و دەستێتت خۆش مامۆستای بەڕێز دەچینە بهێنڤەدانەکە کورت و دەهینە جواتەوەین هێژا بفەرمە بینەرن بەڕێز دووبارە سەڵافلوە بن بەردەوامین بۆ پتر درێژە پێدان ئەلدۆر تەوەرێ هاتیە دەست نیشانکردن بنەمایên ڕۆحی yên hevjîniyê. Mamostay berês nava axiftinên cenabê te da pêşî navbirê te gelek amajedavî çendê ke du cûrên zewacî hene du cûrên peywendî hene peywendiyeka ڕۆحی و peywendiyeka cesteyî. Lewra me divêtin niha em bizanîn mamosta ciyawazî çi ye et navbera van her du peywendiyan da peywendiya cesteyî û peywendiya ڕۆحی her êkê çi rol û çi bandor heye nava jiyana mirovî de. ئەویش خوا لە قورئاندا بۆی باس کردوین کە بە دوو زاراوەی تر یان بە سێ یەکیان جەمالە ئەوی دیکەیان حوسنە کەواتە کاتێکە پەیوەندی تەنها جەستەیی دەبێ ژن و مێردەکان
لە جەستەی یەکتر بڕوانن بە تەنها ئەو پەیوەندیە دەگۆڕێ بۆ پەیوەندیە کە ئەم دوانە بە دوای جەمالدا دەگەڕێن یعنی بە دوای جوانی و ڕوخساری دیوی دەرەوەدا دەگەڕێن ئەو مانەکەیەتی مانەکەی ئەوەیە کە ئێستاکە بۆیە لەم سەردەمەدا زۆرێک لە پیاوەکان بەداخەوە کە تەنها لە جەستە دەڕوانن وەختێ لە جەستەی ئەکتەرێکی ئافرەت دەڕوانن وەختێ لە جوزانم جەستەی هەر ئافرەتێکی دیکە دەڕوانن کە مەسرفێکی یەکجار زۆری لە خۆی کردووە دەیانەوێ هاوژینەکانیان واتە ئافرەتەکانیان بە هەمان ئەو جوانیە ببینن هەر لەبەر ئەوە شابینی سنتەرەکانی جوانکاری چەند زۆر بووە لە دنیادا و لە هەرێمی کوردستانیشدا بازرگانیەکان زۆر گەرمە بازرگانی جوانکاری دەرەکی بازرگانی دەستکاریکردنی لێ و دەستکاریکردنی ڕوومەت و دەستکاریکردنی ڕوخسار و دەستکاریکردنی لوت و یعنی شتی تریش کەواتە ئەمە هەمووی لە ڕاستیدا چمان پێ دەڵێ پێمان دەڵێ ئینسان خەریکە وەکو چۆن خەڵک ئۆتۆمبیلێکی هەیە بەو مانایی کە بڵێ ئەمە ئەدەواتی احتیاتیە ئەوە بۆ ئەوە بۆ ئەمە شتێکی زۆر زۆر ناتەواوە بۆیە خوددا لە قورئاندا باسی جەمالمان بۆ دەکات دەڵێ جەمال ئەو ئیحساسەیە کە بە چاوی خۆت دەیبینی یان هەستێکە تۆ دروستی دەکەی ئەو نێت و ئێستاکە بە مانایەک لە ماناکان دەڵێ ئەو شتە جوانە بە چاو تەماشای دەکەی منیش دەڵێم جوان نییە هەردووکمان دوو ڕای جیاوازمان هەیە بۆ چونکە چاوی تۆ ئەو شتە جوان دەبینێ چاوی من پێی وایە ئەو شتە جوان نییە کەواتە ئەو مەسئلەیە ڕوخساری دەرەوە و دیوی دەرەوە کە چاو بەکاردێنین بۆ بینینیان خوددا دەفەرمێ وەلەکم فیها جەمالون وەلەکم فیها جەمالون ئەوە جەمالە بەڵام شتێکی تر هەیە بە چاو نابینرێ جوانیەکی تر هەیە لە پیاودا هاوژینەکەی دەبێ بیبینێ جوانیەک هەیە لە ئافرەتدا هاوژینەکەی دەبێ بیبینێ ئەوە بە چاو نابینرێ ئەوە بە ڕوح دەبینرێ ئەوە کوردەواری دەڵێ بەدڵ دەبینرێ خدا ئەوەی ناوە حوسن پێغەمبەر درودی خوای لەسەر بۆیە خدا بە پێغەمبەر دەفەرمێ پێغەمبەر ژنهێنانی بە ئارەزووی خۆی نەبووە خدا پێی دەڵێ ئەمە هەمووی تەکلیفی خوداییە بەم شێوازە بۆیە دەفەرمێ ولا يحل لك النساء من بعد ئیدی تۆ مافی ژنهێنان و هاوسەرگیریت نەما ولو أعجبك حسن جمالهن حسنهن کەواتە پێغەمبەر درودی خوای لەسەر هەستی جوانبینی ناخی هەبووە بەلێت نەتیجەیدا مە مستەئەتە قورئانە پیرۆزی هەیە ولا تبدین زینەتەهن إلا لبعولتهن یعنی چەند گرنگە زینەتە خو جوانیا خوب و زەڵامی خو بینتە دەر باشە کەواتە ئێمە باسی زاراوەی یەکەممان کرد پێی دەوترێت جەمال واتە بە کوردی جوانی ڕوخسار و دیوی دەرەوە کە چاو بەکاردێنی بەڵام بۆچی هاوژینەکان لەگەڵ یەکدا دووەم شت بەکار ناهێنن کە ڕۆحی خۆیانە کە بەدڵ تەماشای حوسنی یەکتر بکەن کە خوددا داوای ئەوەی لێ کردوین بۆیە خوددا وەکو باسم کرد ئەفەرمێ بە پێغەمبەر وەلەو ئەعجەبەکە حوسنهن کەواتە جەمال ڕوخساری دەرەوە و جوانی دەرەوە بوو کەواتە حوسن جوانی ناخە دەبێ هاوژینەکان بۆ ئەوەی لە ئاستی ژن و مێردایەتی لە جەمالەوە بچن بۆ حوسن ڕۆحیان دەبێ یەکتر ببینێ ئەمە مەسەلەیەکی زۆر ئاسانە لەبەرەوە شتێکی تر دێ نەباسی جەمالە نەباسی ڕۆحە دروستی دەکەی پێی دەگوترێت زینە ئەوەی تۆ گوت کە ئەوەی باست کرد زینە خوددا دەفەرمێ ینی وەک چۆن لە باسی فرعون و موسى دەفەرمێ قال موعدكم يوم الزينة واني ڕۆژی ڕازانەوە ولا يبدين زينتهن إلا لبعولتهن کەواتە وشەی زینە چییە وشەی زینە تۆ خۆت دروستی دەکەی وشەی زینە جەمال لە ڕوخسارە دروست دەکرێت حسن لە ڕۆحدا دروست بووە زینە شتێکی دیکەیە جلو بەرگە بێت ئەکسسوارە تا کۆمەڵک شتا بەخۆوە دەکرێت ئەو پێی دەگوترێت شتێکی زیادە کە پێی دەگوترێت زینە کەواتە تۆ لەم حاڵەتەدا ئەمە هەموو لە هەمومانە هەیە بەڵام لەم سەردەمە بایەخ بە دوو شت دەدرێت بۆیە پرۆسی هاوسەرگیری وێران بووە ئەمە سەردەمی وێرانبوون و هەرسهێنانی ڕوحە بۆیە مامۆستا بەدیع زەمان سەعیدی کوردی گوتی دەبێت ئێمە ئەم سەردەمە ناو بنینەوە سەردەمی بنیاتنانی ئیمان و باوەڕ چونکە ئەو ئەمەمان بۆ ڕاست دەکاتەوە کەواتە ئەم سەردەمە خەڵک بڕوای بەچی هەیە بایەخدان بە ڕوخسار و بە جەمالی دەرەکی بۆیە سنتەرەکانی بازرگانی جوانکاری بازاڕیان گەرمە دوو ئەکسسوارات و دیکۆری نێوماڵ و ئەم هەموو شتانی کە دەکرێت بەخۆوە هەموو ئەمەش زۆر بووە مەبەستە ئەف هەردووکەت گرنگ نینە گرنگن بەڵام بەبوونی گرنگڕۆحی بەڵێ بەبوونی گرنگترینیان کە حوسنە حوسن لەبیر کراوە
بۆیە خدا لە قورئاندا بە پیاوان و بە ژنان دەڵێ کاتێک کە پرۆسی هاوسەرگیری دەکەن دەفەرمێ ولا تتمنوا ما فضل الله به بعضكم على بعض یعنی هەنێشتێ لای ئەو هەیە هەنێشتێ لای ئەو نییە هەندێک شت لای ئەو هەیە ئەمە گرنگ ئەوێ شتەکانی یەکتر ببینین جا من شتێکی تر دەڵێن لەم سەردەما دەڵێم پیاوان بە تایبەت پیاوان بەراوردێکی زاڵمانە مەکەن وەکچە لە نێوان خێزانەکانتان لەگەڵ ئەم هەموو ئافرەتەی دەیبینی کاکە ئەم هەموو ئافرەتەی کە پیاوانی کورد دەیبینن لە تەلەڤیزیۆنە ئەکتەرەکانی دنیا و نازانم چۆ و ناوبژمێرین زۆرە پیاوانی کورد ئەڵێ بە خێزانی دەمەوێت تۆ لە کیم کارداشیان ئەمە شۆنەکرێ ئەمە بە چی ئەکرێ خۆ تۆ چی داوەتێ ئەو پارێت داوەتێک کە کیم کارداشیان لە خۆی سەرفێکە ئەو پارێت داوەتی هەیفاوەبی لە خۆی سەرفێکە ئەو پارێت داوەتی ڕۆڵە سەعد لە خۆی سەرفێکە ئەو پارێت داوەتی ئەنجلینا جۆلی لە خۆی سەرفێکە تۆ یعنی مقارنەیەک و بەراوردێکی زاڵم هەیە پیاوی کورد دەیکا دەیەوێت خێزانەکەی هاوسەرەکەی جوانی هەموو ئەو ئەکتەرانەی هەبێ لە کاتێکیشدا خۆ مافی هاوژینەکەشێتی بڵێ با تۆش لە برات بچی تۆش لە فلان بچی لە فلانە کەس بچی بەلێ گردوی حاڵەتەی دەما مستا هەڤژین یانکو خێزان یا کەمتر خەم بیتن ئەدوی بوارەیدا بخۆ ڕازاندنی و خۆ جوانکردنی و زەڵامی خۆ لێرە زۆر گرنگە ینی ئەم باسە بەو شێوازە لێ بکەین نەیکەینە یەکلایەنە ینی زۆر جار هەر پیاوان دەڵێن دەبێ هاوژینەکانمە ئەی بۆ باسی ئەوە ناکەن ئەگەر باسی ئاین دەکەن باسی ئیسلام دەکەن باسی مسلمانەتی دەکەن ئەی بۆ ناڵێن ئیبن عەباس ئامۆزای پێغەمبەر بوو درودی خوای لەسەر چ دەڵێ دەڵێ وەک حەز دەکەم خێزانەکەم جوان بێ لە چاوی مندا دەبێ خێزانەکەشم مافی هەیە حەز بکەم من لە چاوی ئەودا جوان بم من لە چاوی ئەودا جوان بم جا من ئەڵێم لە سەرتاسەری کوردستاندا سنتەری جوانکاری ڕوحم بۆ بێنە بزان هەیە چێ سنتەرێکمان بۆ دەکاتەوە بە ناوی سنتەری جوانکاری ڕوح بە پیاوێک ئەو هەموو جوانیە نیشان بە کە لە ئافرەتە خێزانەکەیدا هەیە و چاوی پێناکەوێت بە ئافرەتێک ئەو هەموو جوانیە پیشاندا کە لە مێردەکەیدا هەیە لە ڕوحیدا هەیە و نایبینێ ئەمە مەسئلەیەکی یەکجار گرنگە پەیوەندی ڕوحی مامۆستادی کاری یعنی چڕ بکەی چەند تشتێکێت کێمیشدا کە چاوە دروست بیت ئێمە دەبێت تینوو بین هەمیشە بۆ یەکتر هاوژینەکان دەبێت تینوو بن بۆ یەکتر وا نەزانن تێریان خوارد لە یەکتر مەولانای ڕوومی بە ڕەحمەت بێ دەڵێ ئاسانە فێری ئادابی ئەو خواردنەوەت بکەن ئادابی ئەو خواردنەوە چۆن ئاو دەخۆیتەوە چۆن تێر دەبی چۆن تێراو دەبی بڵێ بەڵام کەس نییە و زەحمەتە کەسێک فێری ئادابی تینوەتیت بکە دنیا کەی لێ بێزار دەبی کەی هاوژینەکان لە یەک بێزارە بن ئەو کاتێک پێیان وابێت تێراو بوون لە یەکتر تێریان لە یەکتر خوارد ئیدی تەواو بەڵام دەبێت هەموو ڕۆژێک هەست بەوە بکەین ئێمە تین و یەکترین ئەمە بە پەیوەندی ڕوح دەکرێت ئەمە سەردەمی و هەراسانی ڕوحە ئەمە سەردەمی هەرسێنانی ڕوحە ئەمە سەردەمی گەڕانەوەشە دەبێ هەر بۆ ڕوح بێ لەبەر ئەوە بینی خەڵک چەند شەیدای گۆرانیەکانی ڕەسەنی کوردی پێشووە کە باسی لە پەیوەندی ڕوحی دەکەن ئەمە زۆر گرنگە کە ئاگادار بین لەم سەردەمەدا وەکو سنتەرەکانی جوانکاری ڕوخسار زۆر بوون با سنتەرەکانی جوانکاری ڕۆحیش هەبن سنتەرێن ڕوشنبیری مەبەستاتە بۆڕیدا یعنی ئەمە حاڵەتێکە چۆن خەڵکێک دەچێت بۆ سنتەری یۆگا لە ڕووی ڕۆحیەوە هێمنی دەکاتەوە سنتەرێکمان پێویستە ژن و مێردێک لەگەڵ یەکادانێ خەبیرێکی ڕۆحی ئەم بوارە ئەو شتانیان بە یەکتر پێ نیشان دەکەن لە یەکترانەیان بینیوە ئەو حوسنە ئەو حوسنەی کە هەستی پێ ناکەن یا دوور لە سنتەری ڕۆحی جاری وایە ژن و مێردێ بیر لەوە بکەنەوە ئەو خاڵانە چین کە لەم ئینسانە باشە و لەم هاوژینە باشەی مندا هەیە و من بەڕاستی سەرنجی نادەم باشە مامۆستا پرۆسا هەڤژینیە دوو کەسان پێک تێت دوو مرۆڤان مرۆڤێکت ئاستێکی پێویست دابیت و مرۆڤێکی تر جا چژن چ مرد ئاستێ پێویست دانەبیتن ئادوی دەمەی دادێت چاوە ئەف هەفسەنگیە دروست بیتن ئەمە زۆر گرنگە کە پرۆسەی هاوژینیش لەسەر بنەمای خۆشەویستی دروست بێ یعنی باوکان پێیان عیب نەبێ ئەگەر کوڕیان یا کچیان وتیان باوکە دایکە حەزەکەم من لەگەڵ هاوژینی لەگەڵ فڵانە کەسا بکەم ئەمە لامان ئاسایی بێ بۆ ئەو کات پرۆسی هاوژینی لەسەر بنەمای خۆشەویستی دروست دەبێت ئەی باشە بۆ قورئان دەخوێنەوە ئەم خەڵکە کە قورئان دەخوێنەوە ئەو باوکە بۆچی بە موسا دەڵێ سەلامی خوای لەسەر ئینی ئوریدو ئەن ئونکیحەکە ئیحدە بنەتەیە هاتەینی من ئەمەوێ یەکێک لەم دوو کچەم بە تۆ بم کامیانە ئەو یانە کە گوتی یا ئەبەتی استەئجره إن خير من استأجرت القوي الأمين كباوك جوي ليبو كتشيان دلي باوك أم موسى أم بياونيا أم من بوبك با كريكارو أم بالغ المان بي أما بياويكي أمينة أما بياويكي آزايا
ئەممەد حوسەنایە باوکە هەست دەکا ئەم کچە دڵی بەم پیاوە ئەم کوڕەوەیە لەبەرەوە دێ ئەویانی پێدەدا مانای وایە باوکان بەعکسەوە لەم سەردەماڵێ واللهی مادام ئەوە فلان و فلانی خۆش دەوێ واللهی مادام فلانت خۆش دەوێت سەروی بنەمای بیت شەرت بێ نایڵم ئەوە بکەین ئەمە چۆن دەبێت ئەمەکەی قورئانەوە ئەمەکەی دینە دەستێتت خۆش مامۆستای بەڕێز هەردیسان مەدوێتم چینەت ناو شارین کوردستاندا بەشێ دوێ ئەلڤۆکس بۆبە چاوە ئەم چین خێزانەکە سەرکەفتی پێک بهێنین بەڕاستی بۆ دروستکردنی خێزانێکی سەرکەوتو سەرەتا پێویستمان بە پەروەردەکردنی مناڵەکانمانە جا چی لە خێزانەکانەوە بێت چی لە سیستەمی پەروەردەیە بێ پێویستەکە ئێمە مناڵەکانمان بە شێوازێکی تەندروست و باش پەروەردە بکەین دواتر بینە سەر ئەوەی کە بە چ ڕێگەیەک ئێمە هاوسەرگیری بکەین هاوسەرگیریەکان چۆن دروست بن ئەمە بێتەوەی دروستبوونی خێزانێکی سەرکەوتو چارەسەری بۆ هەر بابەتێکیەوە و هەردوو گەلێک بۆش ئەیکۆ دوبگەهن يعني هردو يعني بيجن سر جالك نقطة متفق بين جالك ودو و كاتشي بردست هيا چه تشتي بردست هيا أو بخوبوي تشتي بجين متفق من سروي تشتي بوچاره سریو از بینم روشنبیری که زدت ناف خزانت مدا پیدا بید کو پتر بشن بگی بجن آخفتن آجام بهنا ساره یا حتی کو کشک چی بیش ناف برادا نگهت جایی که مازون نگهت حد کشتنه که آن برینداریه که آن خینداریه که بلکه چند آخنه که پیک بهنو و دەرباز مژێ ئۆریشە نەبیتە کێشەکە مازن کاتێکم دوو مرۆڤەیەکیان خۆشەوێت کە عەقڵیەتی مڵکدارێتی لەلایەن دەرچوو ئەو کاتە ئەزانن کۆمەڵێک خاڵی هاوبەش پێکەوە ئەیان بەستێتەوە بەڵام لەولاوە خاڵی ناهاوبەشیشیان هەیە ئەو مەساحە ئازادیە بۆ دۆزینەوەی ئەو خاڵانەیە کاکرێم دوو مرۆڤە ژیانیشیان بەختەوەر بێت یەکتریشیان قوبوڵ بێ و کۆی کە هەن و لە هەمان کاتیشدا پێیان بووتە خێزانێکی سەرکەوتو هەردەما تێگەهشتن هەبوو بگینان خزانه دم چکچ چکور دم خزانه پکتین حسب کردم کد خزانه که آوا کردن ده حواله جانا اگبن نکو اول ظلام ده امرین جنی کردن اول جنا برو واژی هر چیز دیگر ظلامی را بس کردن بیت گهشتن که درس هبیتن بگمان هیچ دی بختواری پیدا بدن هندما آریش که بتیج نف خزانه پیدا بدن نو زیب زی کسی سی داخل بکن هردما مالا باب زاوای مای خود تکر مالا باب بی که مای خود تکر ده آریش هنگیش بازنا خزانه در کویتن احتمال بر بازنا کادی وچتن هندک بوچوندی دی کلبن هندک خلکی دی کلبتن دی جور سرکنای آریش شنا کو بتا چاره سر کردن بلکه بر واژیا و دیگه مصر لیتن ده پتر بتا اگر هندی کو نویان و حزین بینوان هر تو جنو میرادا درس هەر بژین دەسێوەت خۆش بن بۆ بەشداریە و هەموو ئەو سەرنج و بۆ چۆنێن هەوە کە سەبارەت پڕوسا هەفژینیە هەوە بەحەس کردی و ئەو پەیوەندی و عەلاقەتت ناوبەرە ژن و مێراندا دەبێت یا چاو بیتن ئەمسەی بەڕێز وەکە ئەم گەلەی کورد مە لێڤەگەڕێک هەیە ژ بوارێ معریفی و ژ بوارێ ڕۆشنبیری هەر بوارێکی زۆر جار ئەم زڤڕینە وێر لێڤەگەڕاخ و ئەو ژی عارفێن مە زاناین مێن کوردن کا چاو سەرەدەری دیگەلوان چەمکە کریاوێت کو ئەم بەحەسکەین نامێ بەحسی چەمکە پەیوەندیار ڕۆحی دکەین ناوبەرە هەفژینیەدا ئەرێ بچینە جڤاتێن وان مەجلسێن وان تێگەشتنێن وان ئەو چاوە نێری نەوی بابەتی بەڵێ بڕوانە سەر تۆپی پشتی خودایی مەلای جزیری بەڵێ مەلای جزیری یەکێک لە نازناوەکانی خۆی ئێمە دەڵێن مەلای جزیری یەکێک لە نازناوەکانی مانای مەلا مەلێ لە شعرەکانیدا هەیە بەڵێ نازناوێکی و لەقەبێکی دیکەی مەلای جزیری لە شعرەکانیدا چییە نیشانی دەڵێن بۆچی نیشانی دەڵێ لەبەر ئەوەی ئەوین ڤیان ئەڤین خۆشەویستی جۆرێک لە تیرێکە وەکو نیشانێکی پێویستە و لە شتێک نیشان دەگرێ تیری هەدەفی خۆ بپێکی بەڵێ ئەلەو سەبەبە و خۆشەویستی ئەم بۆ سەلما بینینی جوانی ناخ لە سەلمادا بزانە یعنی وەختێکە ئەفۆن مەلای جزیری باسی سەلما دەکا بە هەموو پێوەرەکان سەلما ئەو کەسە نییە ئەو کچە نییە ئەو ئافرەتە نییە کە ئێستا دەڵێن ئەوە ڕەنگە شاجوانی دنیا بوو بێ بەڵام ئەو لە ناخی ئەودا لە ڕۆحی ئەودا جوانیەک دەبینێ لەبەرەوە یەکێک لە نازناوەکانی دیکەی مەلای جزیری دەبینی مەسەلەی نیشانیە بۆیە مەمجا دەڵێم مەلای جزیری فێرمان دەکا هەمیشە خۆشەویستی ڤیان و ئەوین چی پێویستە یعنی هەمیشە وەکو دەڵێ بینینی حسن لە پێشی جەمال پێویستە بۆیە لە شعرەکانی مەلای جزیری و دیوانی مەلای جزیری هەمیشە تەماشا دەکەی دەڵێ ژبل حسن و جەمالێ چ غەرەز یعنی ئەمە حسن هەمیشە پێشی جەمال دەخە یا دەفەرمێ حسن و جەمالێ خواست ئەڤین جارێکی تر حسن پێشی جەمال وتە جەمال ئەو جوانیە دەرەکی و ڕوخسارەیە بەڵام حسن
ئەو جوانیە ناوەکیە کە پێویستی بڕوانە عارفێکی دیکە تێ وەکو ئەحمەدی خانی ئەخر دەڵێ ئەحمەدی خانی زانای ئاینی دەڵێ حەقی چییە چێ لەسەر مەموزین دیوان دەنووسێ لەسەر خۆشەویستی نێوان مەموزین شعردا دەنێ و دیوانێک دەنووسێ دەڵێ عارفێکی دیکەی وەکو کورد بەڕەحمەت بێ وەکو مەلا محەممەدی کوڕی مەلا سەعیدی کوڕی مەلا ڕەمەزانی بۆتانی ئەمە ناوە کوردیەکەیەتی شام عەرەبەکان ناویان نابووچی محەممەد دکتۆر محەممەد سەعید ڕەمەضان البوتی ڕاستێکەی محەممەدی کوڕی مەلا سەعیدی مەلا ڕەمەزانی بۆتانیە ئەو دێ ئەم ئەو بۆ هەموو عیلمە ئاینی خۆدەی ناسی هاتچی کرد دیوانی عفۆن مەموزینی لە کوردیەوە گۆڕی بۆ عەرەبی بۆ ئەوەی عەرەب ئاشنای ئەوە بێ کە کورد و عارفی کورد و دیندار و ئاینداری کورد چۆن دەڕوانێتە خۆشەویستی نێوان ژن و مێرد و چۆن هاوسەری دەکات بە هاوژینی چۆن ژن و مێردایەتی دەکات بە هاوژینی بڕوانە مەلای گەورە لە تەفسیرەکەیدا باس لە باوکی خۆی دەکات مەلای گەورە ینی مەلا محەممەدی کوڕی مەلا عەبدوڵڵاه دەڵێ باوکم خۆشەویستیەکی یەکجار زۆری بۆ کچێک بوو بە ناوی حەلیمە مەلای گەورەی کۆیە دەڵێ باوکم خۆشەویستیەکی لە ڕادەبەدەری هەبوو بۆ کچێک بە ناوی حەلیمە دەڵێ لە تەفسیری سوورەتی یوسفە کە خوددا دەفەرمێ باوکی یوسف یعقوب سەلامی خوای لەسەر ئەو لە ئەرزی کەنعان و یوسف لە میسر لە ڕێگا کە ئەو قەمیسەکەی یوسفی بۆ دێنن لە ڕێگایە هێشتا کراسەکە کەچی یعقوب چ دەڵێ ئینی لە ئەجید و ڕیحە یوسف دەڵێ باوکم مەلای گەورە دەڵێ باوکم کە خۆشەویستی و دڵی بەو حەلیمەیەوە بوو دەڵێ باوکم دەڵێ ئەوەی لەم جۆرە خۆشەویستیە نەگاتە ئاستی ڕۆحی تێناگا یعقوب چۆن دەڵێ ئینی لە ئەجید و ڕیحە یوسف لەو دووریەوە دەڵێ باوکم دەڵێ لە سەربانی مزگەوت ینی باوکی مەلای گەورە لە سەربانی مزگەوت بوومە دەورم کردووەتەوە دەرسم خوێندووە هەستم کردووە من لە ناو کۆیە بوومە هەستم کردووە لە لای هەیبەت سوڵتانەوە بۆنی حەلیمەم بۆ دێ وتومە ئەمە خەیاڵە ئەمە ڕاست نییە ئەڵێ ورد تارماییەک دەرکەوت دوای بینیم بەڕاستی حەلیمە بوو هاتووە بۆ کوێ نزیک هەیبەت سوڵتان ئەم هەستە چییە ئەمە عارفانی کورد ئەمەمان بۆ باز دەکەن کە ئەم پەیوەندیە شەرم نییە لە باسکردنیە بەقەدەر ئەوەی دەبێ ئەدەب بە خەرج بدەی ڕاستی بە خەرج بدەی ڕاستگۆیی بە خەرج بدەی ئەم پەیوەندیە بێتە پەیوەندیەکی ڕۆحی لە نێوان ژن و مێردەکان بەلێ گفت کە مامۆستا احتیمالە gelek bîner hebin dema guhl axtana canavê te bît wextê behsa peywendiyê tê kirin pêşî zewacê ekser hizrawan bû cure peywendiyekê çîtin ke neya hejî bît û neya baş bîtin an ku divê hizrêken dibêjne çawa dirist e yanî pêşî hevseriyê an ku hevjînî yanî ev peywendiya naşerîye durist bibîtin مەبەستم ئەوە نییە مەبەستم ئەوەیە ئەم سەردەمە هەموو یەکتر دەبینین ئەم یەکتر بینینانە پەیوەندی دروست دەکا بەڵام گرنگ ئەوەیە خێرا ئەگەر مەبەستمان بە یەکگەیشتنە دەستی یەکتر نەبڕین بگەینە ئەو پەیوەندیە باسەکە ئەمەیە هەموو کەس بەم ڕۆژگارە کۆمەڵگە یەک دەبینێ بەس بە ئەم پەیوەندیە نەچێتە پەیوەندی قۆڵ بڕینی یەکتر و دەست بڕینی یەکتر و ئیدی هەموو ئەم تاوانانی کە دەیبینی نە مەبەستم ئەوە بوو وەکو ئەوەی کە دەڵێن شوعیب چون کاندێک دەڵێ بە تەمەنەکەی مەدیەن ڕەنگە شوعیب نەبوو بێ ئەوە هەندێک وا دەڵێن کەواتە مەبەستم ئەوە بوو چۆن باوکێک هەز دەکا کچەکەی دڵی بە کەسێکەوێت چۆن باوکێک هەز دەکا کوڕەکەی حەز دەکا یەکێ بێنێ یارمەتی بە لەم کارە ئەم کاری بۆ ئاسانکە خۆ ئەگەر پێی وایە هەڵەیە بۆشی دەرخە هەڵە چونکە دڵی ئینسانەکان دوجار تا سەردەمانێکی درێژ خایەنیش ئەو کەسەی لە دڵدا دەمێنێ من بەسم چی بوو ئێستا باسمان لە هاوژینیە باسمان لەوەیە ئەو کەسانێک کە ژن و مێردن پەیوەندەکەتان بەرنە ئاستی هاوژینی ئەوە لە عارفانی کوردەوە تێبگەن بڕوانە مەولەوی باشە مەولەوی خۆ عەمبەر خاتون خێزانی بوو مەولەوی عەمبەر خاتون خێزانی بوو پەیوەندیەکەی ئەوەندە پەیوەندیەکی جوان و ڕۆحی بوو هەتا وەکوو کە عەمبەر خاتون وەفاتیش دەکا ئەو لە دڵی دەرناچێت ناچێ ژن بێنێ ناچێ هاوسەرێکی دیکە بێنێ پێی وایە پەیوەندیەکەی لەگەڵیدا پەیوەندیەکی ڕۆحیە بۆیە کە عەمبەر خاتون وەفات دەکا دەڵێ دیدەنی دیدار کەوت ئەوت قیامەت ئیتر دیداری تۆ لەکوێیە قیامەت یعنی دێم بۆ قیامەت چاوەڕێت دەکەم لە قیامەت بۆیە لە شیعرێکی تری خۆیدا دەڵێ ساقیا جامێ دۆست ئینتیزارن ناترسم لە مردن بۆ چۆمە بە دۆست ئینتیزار مەکە لەوێ
کە باسی لە عنبەر خاتوونی خێزانی خۆیەتی کە عنبەر خاتوون وفات دەکا شعرەکانی مەولەوی تەماشا کە مەولەوی لە شعرەکانیدا چی دەڵێ لە ڕوانگەی ئەوەی خوددا دەفەرمێ وەلا تەنسەو الفەضڵ بەینەکم ئەی ژن ئەی مێر چاکەکانی یەکترتان لەبەر چاو بێ لە ژیاندا و لە پاش مردن سێری ئەم خۆشەویستەی مەولەوی کە بۆ عنبەر خاتوونی خێزانی دەڵێ کە شەوم بەسەردادێ من زۆڵفی عنبەر خاتوونم بیرەکەوێت کە دنیا ڕۆژ دەبێتەوە من ڕووی ڕوخساری عنبەر خاتوونم بیر دەکەوێتەوە کە مانگی یەکشەوە و هیلالە بینم بڕووی عنبەر خاتوونم بیر دەکەوێت کاتێکە درەختێک دەبینم باڵای عنبەر خاتوونم بیر دەکەوێتەوە کاتێک کە نێرگزێک دەبینم گوڵی نێرگز چاوی عنبەر خاتوونم بیر دەکەوێتەوە کاتێکە وەنەوشەیەک دەبینم گوڵی وەنەوشە خاڵی عنبەر خاتوونم بیر دەکەوێتەوە تۆ بزانە یعنی ئەمە هەمووی بڵێ چۆن عەرەب دەڵێ ئەشەیء بشەیء یوذکەر شت بە شت بیر دەکەوێتەوە ئەو هەیە بۆیە لە ڕوخساردا نالی عاشقی حەبیبە بوو بڵێ حەبیبە لە کاتێکدا کورد دەڵێ چاوێکی خێل بوو ینی بەرز و نزم اینجا ئەو لە شعرێکا دەڵێ خەڵک پێم دەڵێ چۆن دەڵێ خێزانەتە چاوێت نەدرست ینی خۆشەویستی تۆ یا بەمانەیەکی تر حەبیبە خێل و قیچە مەیلی شەر دەکا ئەویش دەڵێ مەیلی شەر نییە ئەوە چاوێتی نازەکە یەکێکیان بەسەر ئەوی دیکەدا یعنی بۆچی خەڵک بە فڵانە کەس ئەڵێ خێل ئەمەڵێ نا ئەو چاوە چاوێکیان ناز دەکا بەسەر ئەوی دیکەدا بۆیە بەرز و نزم دەمێ بەرەف دوماهیەچیت مامۆستای بەڕێز پرسیارەکە هەری گرنگیش مایەوی گافکێ ڕێژا تەلاقی ڕەنگە زۆر ببیتە لەسەر ئاستی جیهانا ئیسلامی و تەنانەت ناوە کوردستانیش ئەف حاڵەتە هەبیتن ئەری مامۆستا ئەوە دەرئەنجامەی و چەندێک کە پەیوەندیە ڕوحی نینە کەواتە لە هۆکارەکانی تالاق دەکۆڵیتەوە لە ڕووی دام و دەستگاکانی حکوومەتەوە 15 نووسیوە تقریبا بەڵام هۆکاری سەرەکی لە ڕوانگەی قورئانەوە سەرەتاکانە سەرەتاکان چونکە زانایان قسەیەکیان دەڵێن کاتێک کە کۆتاکان خراپ بوو کۆتاییەکان ئەومانەوەی کێشەیەک لە سەرەتاکاندا هەیە بۆیە دەخوێنیتەوە لە عێراقدا ڕێژەی تەلاق زۆر بووە لە هەرێمی کوردستاندا زۆر بووە لە وڵاتانی عەرەبی و ئیسلامی زۆر بووە لە ئێران هەر بە هەمان شوێنی دەوروبەرمان لە تورکیا زۆر بووە یعنی ئیحسایی ڕۆژی شەممەی ڕابردوو لەم هەفتەیە ینی کوێت دەڵێ لە ماوەی 3 مانگە یعنی 90 ڕۆژ 1952 تەلاقمانە بووە کەواتە ئەمە چییە؟ ئەمە پێمان دەڵێ ئەم پەیوەندی لە سەرەتاکانەوە پەیوەندیەکی ڕۆحی جوان نەبووە کەواتە با پەیوەندەکانمان لە ژنومێردایەتیەوە بگۆڕینەوە بۆ پەیوەندی هاوژینی با ژنومێردەکان پەیوەندیان تەنها پەیوەندی جەستە نەبێ لە یەکتر بڕوانەوە جارێکی تر پرۆسەی تەعاروف دروستکەنەوە جارێکی تر بۆ ئەوەی پەیوەندەکانیان لە ژنومێردایەتی بچێتەوە بۆ هاوژینی لە بەعلەوە بچێتەوە بۆ زەوج زۆر سپاس مامۆستای بەڕێز ساخ و سەلامەت بی ئینشاءالله زۆر سپاسیەتت بکەین بۆوان هەموو پەیوەند جوان و هەژی بینەرین بەڕێز هیڤە ماوە مەشیابیتن ئەتڤی ماوێ چووی دامە خزمەتاوێن بەڕێز کردبیتن سەبارەت ئەفتەوەرێ هاتیە گەنگەشەکردن بنەمایان ڕۆحیەن هەڤژینیە و ئینشاءالله هەمووت ئاستێکی پێتوی دابین و بەرە باشتر بچین ئینشاءالله ئەو زۆر سپاس بۆ هەفکارین بەڕێژی کە دگەلمەتمان دیبوون و بمینن خێر و شاد تا خەلەکەکە دیبگەینە فێک